بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. عزيزانم لخزمة كتابي نيابي أذكار إمام النووي يشني سر ذكري نوێژەکان دوای نوێژەکان دەرسی پێشوو باسی ئەو ذکرە گەورانەمان کرد کە خەڵکە فەقیرەکە هاتنە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرموویان ئەهلی دەوڵەمەندەکان هەرچی ئەجر و پاداشتە هەمویان برد، ئێمە چی بکەین؟ ئەرشادی کردن بۆی دوای نوێژەکان 33 جار بڵێن سبحان الله، 33 جار بڵێن الحمد لله، 33 جار بڵێن الله ئەکبەر. فەرمووی ئەمە ئەجر و پاداشتەکەتان هاوتای ئەوان ئەبێتەوە. ئەمڕۆ لە خزمەت ڕیوایەتێکی ترە ئەبین ئەفەرمێ معقبات، ڕیوایەتێکی تری ئەو فەرمایشتە ئەفەرمێ کۆمەڵەشتان کەلیماتان پێیانوتێ معقبات یعنی هەر ئەمانە دووبارە ئەبنەوە لە حیاتی ئینسانی ئیماندارە، تعقیبی یەکتر ئەکەن بە دوای یەکەیەن. فەرمووی معقبات کۆمەڵێ معقباتمان هەن، هەر کەسێ بیانڵێ قەت نائومێت نابێ، هەر کەسێ لە دوای نوێژە مەکتوبەکان و فەرزەکان 33 جار بڵێ سبحان الله، 33 جار بڵێ الحمد لله، 34 جار بڵێ الله ئەکبەر. ئەمە ڕیوایەتێکی ترە، 34 جار بڵێ الله ئەکبەر. عرضم کردن ئەم ڕیوایەتانە بۆیە عرزەکەین و باسەکەین بۆ ئینسان چێژ وەرگرێ و ئولفەت وەرنەگرێ لەگەڵ یەک جۆر تاعەتە. هەندێک جار 33 جار سبحان الله بخوێنە، 33 جار الحمد لله، 33 جار الله أكبر، جارك لا إله إلا الله وحده لا شريك له، جارك جورا 33 جار سبحان الله، 33 جار الحمد لله، 34 جار الله أكبر بخوێنە. ئەمە معقبات قات نائومێد نابی، هو ئەو کەسانی کە نائومێدە بن، ئەمە جێبەجێ کە نائومێدیتان نامێنێ. لە ڕیوایەتی تری موسلیمە ئەفەرمێ هەر کەسێک لە دوای نوێژەکانەوە دووبڕە كل صلاة 33 جار بڵێ سبحان الله، 33 جار الحمد لله، 33 جار الله أكبر، لە تەواوی سەدەکە لا إله إلا الله وحده لا شريك له بڵێ وەکو خۆمان ئەیڵێن. ئەفەرمێ خوا غفرت له خطاياه وإن كانت مثل زبد البحر، هەموو گوناهەکانی ئەگەر بەقەدەر کەفی سەردەریا بن خوا لێ ئەبوورێ. چەند ئاسانە ئینسان سبحان الله 33 جار سبحان الله، 33 جار الحمد لله، 33 جار الله أكبر بکە. لا إله إلا الله وحده لا شريك له چەند سهلە خوا لەسەر جەم گوناهەکان دەبوورێ ئەگەر بە ئەندازی کەفی سەردەریاکا بن. لە ڕیوایەتێکی ترە ئەفەرمێ هەر کەسێ پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم سعدی کوڕی وەقاص ئەفەرمێ بینیم يتعوذ دبر الصلاة بهؤلاء الكلمات. ئەفەرمێ ئەم بینی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە دوای نوێژەکان ئەم ذیکرەی ئەخوێن، ئەم دوعای ئەخوێن، واتە بەدەنگی بەرز ئەخوێن. أي فرمو اللهم إني أعوذ بك من الجبن، خواهي پنا أقرم بتولا ترسنوكي، وأعوذ بك أن أرد إلى أرذل العمر، خواهي پنا أقرم بتو كبقما أو ساتاني كوا بيريكي بأقابم. أرذل العمر إنسان أقات أسيكي لكي لا يعلم من بعد علم شيئا. سبحان الله، شون منال يكم جل دايقة به هيج نازاني، وردە دروس ئەبێشتی بۆ پیا ئەبێ علم دروسەکە لە ئەخیری پیریە لكي لا يعلم من بعد علم شيئا، ئەگاتە حاڵەتێکی وا هیچ نازانێ، کوێر و کەس و کەڕ و کاس و هیچ شتێک حاڵی نابێ. پێغەمبەریان صلی الله عليه وسلم دائما دوعای کردو خوایە نەمگەینتە ئەرذل العمر، ئەوام لێ نەکەی لە ئەخیری عمرە. کەسی وایە عمری زۆر درێژە بەڵام ناگاتە ئەرذل العمر. خوا جل جلاله عاقبەتی خەیرەکە، عاقبەتی پڕ بێ لە خواناسی، لە دینداری، لە طاعات. بۆیە ئەرذل العمر ئەوەیە کە ئینسان ئەگاتە ئاستێکی وا تەواو ئەیتر لكي لا يعلم من بعد علم شيئا، هیچ نازانێ. بۆیە هەر یەکێک لە ئێمە ئەبێ ئەم دوعایە بخوێنێ، خوایە پەنا ئەگرم بە تۆ لە ترسنۆکی، خوایە پەنا ئەگرم بە تۆ بگەمە ئەو کاتێک کە ئەگەمە ئاستی ئەرذل العمر کە هیچ شتێ حاڵیم نابێ. وأعوذ بك من فتنة الدنيا، أي فرمو خوايا پنا أقرب بتولى فتنة الدنيا، وأعوذ بك من عذاب القبر، خوايا پنا أقرب بتولى عذاب القبر. فرما اشتكى لصحيح بخاري هاتو. الرواية كتير إمام بومان باسكا يموت من جار سبحان الله كان جار 33 جار سبحان الله، جار 33 جار الحمد لله، 34 جار الله أكبر،
جارێک هەر سێکیان 33 جار 33 جار بکە لە ئەخیرە لا إله إلا الله وحده لا شريك له بکە. ئێستا ڕوایەتێکتر لە خزمەتتانە باسەکەم دەدە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کردوێتی. ئەفەرمێ عەبدوڵڵای کوڕی عەمر ومان ئەگەڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوا عەمری کوڕی عاص لە خۆی و باوکی بێ، أفرمي خصلتان أو خلتان لا يحافظ عليهما عبد مسلم إلا دخل الجنة هما يسير. دو خصلتان هر إيمان دار جبجيك أشتنا وبهشته. دو خصلتي زور آسان ومن يعمل بهما قليل. بلام سبحان الله لقل أوا زور كمن أواني كجبجيك أم دو خصلتشين يكميان أوي لدوين وجكاني دجار سبحان الله والحمد لله والله أكبر بك أما أكات چەند ئەکاتە 150 واتە تۆ دوای هەر نوێژێک سی ئەەکەیت سیەکە زەڕوی 5 ئەکەین پێش نوێژەکە ئەکاتە 150. ئەفەرمێ ئەم 150 بە زمان 150 وتووە و1500 في الميزان لەناو میزانە لە ڕۆژی قیامەتا پێت ئەوترێ هۆ عەبد تۆ عەبدە بووی دوای نوێژی بەیانی یان ئەو ڕۆژە فڵانە ڕۆژت تۆ 1500 جار ذكر كانت خين سبحان الله والحمد لله الله أكبر خين تو هم الرجاء أمانة كردوا والله يا ربي أمام نكردوا نا أي عبد تو دجار أتخين دواي نوجكان أو تا استهموا بود نسراو بددا أو استتو 1500 بود نسراو. أفرمي هروها أما خاصتي كم خاصتي دوم كاتك خوتي بيش أوي بخوي پێش ئەوەی بخەوی 34 جار الله ئەکبەر ئەکەی 34 جار الله ئەکبەر ئەکەی 33 جار الحەمدولله ئەکەی 33 جار سبحان الله ئەکەی. واتە چۆن لە دوای نوێژەکانە 33 جار بە 33 جار بە 34 جار سنەت بوو لە کاتی خەویشە هەروە سنەتە ئینسان بیخوێنێ. ئەم خەسەتەش زۆر خەسەتێکی ئاسانە بەڵام زۆر کەمن ئەوانەی کە جێبەجێ ئەکەن. ئەمەش ئەکاتە چەندێک هەمووی پێکەوە ئەکاتە 100 دانە کاتی خەو خوێندوتە بەڵام 1000 دانت بۆ نووسرا لە ڕۆژی قیامەتا پێوتەوە عەبد ئەی عەبد ئەوە 1000 دانە لە سبحان الله والحمد لله والله أكبر هەموو شەوێ ئەکرد واللهی پەروەردگارە نەم کردووە نا ئەی عەبد کردوتە ئەوانت بە 1000 بۆ نووسراوە. ئەڵێ بینیم پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم يعقدها بيده پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم بەدەسەکانی بەدەسی ئەم ژمارانەی ئەژمارد واتە ئەم دەجار سبحان اللهە ئەم دەجار الحەمد لله ئەم دەجار الله ئەکبەرە بەدەسەکانی ئەیژمارد. ئەمەی کە کاتێ ئەخەوت و ئەیخوێن بەدەسەکانی ئەیژمارد. ئینجا ئەفەرمێ پرسیارمان کرد ئەی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم چۆن ئەم شتە ئاسانە خەڵک زۆر کەم ئەیکا؟ فرموا يأتي أحدكم يعني الشيطان في منامه فينومه قبل أن يقوله. بيش أوي خوي لبكي أم دس بيئك الشيطان بزور أي خوانه نايل طاويانك لدواي نيوجك شو كأم أيوات الشيطان شتي كبيرة خاته ويا لنا نيوجك شتي كبيرة خاته رأكات ذكر كان ناخذ فري ذكر كانك الشيطان لي ناقر أو ذكرى جوانا أو أجر قورية دزيري خويبك أم دو خاصة زور سهل وآسان زور قرس وقران كوي فرمايشتكان أجر أو كسي مواظبة بك بردوام أم ذكرانا بخينا لدوين نوجكاني لنيوان أمو بهشتا تنها مردن هيا هر كسيك أم ذكرانا أخواني أخوالي قناها كاني أبوري أقر بقدر كفي سر دريا كان بن هر کسی ام ذکران اخوانه پیش خلق اکوه هر کسی ام ذکران اخوانه میزانی قیامتی زور قرصه بی خواهی جان لقناهی منی و ام جمعش ببوره داوال لی اکین بناوی جوان بصفتي برزه باسم عظمت ام کلماتان و ام فرمایشتان وتمان خواهی بیکره آرامی جیان من بیکره چراینا و گور من بیکره شفاعتی روجی محشر من آمین آمین والحمد لله رب العالمين.